جلو خێرافی تێرانی زۆر ژیانم زەحمەتە هەت کەسێکیش فریام بکەوێت لەمەی ڕزگارم بکە باوەڕ کە کلیلی بە حەش وەردەگرێت. 4 مانگە بە دڵی خۆمان خواردنمان نەخواردووە. تین و تاوی حەسرەتی ئەم ژنە دڵ دەکا بە ئاون لە نێو جێڕانەوەکانیدا ئێمەش دەهێنێتە گریان. تەنانەت هەنا سەقەتی سماوەکانی دڵی ئەم ژنە گوڵ سیسەکە ڕوخساری جوان خەمۆکەکە دڵی بەرداسا نەرمەکە و ژیانی مەمرە و مەژیان دێنێتە قسە. ئەو قسانەی ئیدی پێم خۆشە لە زاری خۆیانەوە بیبیستە. بەخوا نانم لەو تەنگە بەرەی کردو 5,000 بۆمان پەیدا کردو ئەگەر لە دەستیانیم بۆ مەکتەب خەڵک نەڵە بۆ پارەتان دەکردین. بەخوا چەند جار کتویانە دایکەمە پێمان حەی بە میوانمان بێکەوان تەرەکەمان شەڕا دایکە دەچینە ماڵی پورم بۆ منداڵەکان هۆدەی خوان هەیە بۆ ئێمە هەمومان بەیەکەوە دەخەوی. والله جلم لە زەرفیدا لە مەحرەزی کوتم ئەم ڕەمەزانە بێتەوە ئەگەر ئێشێک پارەم داتێ مەحرەستان بۆ دەکڕم وعدم پێدا نەمزای کوڕەکەم دەکەوێتە سەرجێ هەتا ئێستا نزیکەی دەفتەرێکی لێدراوە. ئەگە ماڵی خێرخوازان ئاوا بێ ئەگەوان نەبانە من پارەم هەبوو من بە سێسەتی شاروانی من لەوەتی ئەو کەوتۆتە جێگا بەخوا نانم پێ نەکراوە. سوێن بەخوا لەوەتی ئەو چۆتاکە بەس مەمنونی یەکەم جار من بە خێراتنی ئێوە دەکەم دەستخۆشی لە ئێوە دەکەم. ئێوە یعنی بوونە فریشتە بۆ من بەس بوونە فریشتەیەک بێشەڵە من چاوەڕێ ئەو ڕۆژەم نەدەکرد فریشتە خوای گەورە بۆ منی بنێرێ من برام نییە من بابم نییە من بەخوا بۆ خۆم کاسبکەرم بۆ خۆم پارە پەیداکەرم بۆ خۆم خەمخۆری ماڵمی منداڵمم ئەمن ئەوەندە داما و من لە پۆلی 5 ئیفتیدایی و هەتا ئەم دەقە خۆشیم نەدەیوە برای بەڕێزم. یعنی من ئەو ڕۆژەش واگو لە 35 ساڵی مێردم کرد بە حەسێمەوە من 16 ساڵە لەم دۆزەخەیدام 16 ساڵە لەم سجنەیدا ئەگەر جلەکەم هەموو کەڕوو لێدام پاشی مانجێش کە دەبێ ماپڕێ دەمە دەرێ ئەم فەرشەیدام بینی ئەگەر خێرخوازی نەبێ والله فەرشم نەکرێ 16 ساڵە والله پێڕان نەگەیشتم بە مەعاش بە نانکردن لەبەر منداڵم دانگ و قەڵەممان دەوێت دەفتەرمان دەوێت جلمان دەوێت ئەی هاوار پێم گوناح بوو جلە شڕێک لەبەرکەم گوتمە قەیناکە باوەڕکە بە 3 ساڵە مەکسێکم بۆ خۆم نەکڕیوە برای بەڕێزم والله ئێستا بەوەش شکر بووم بەوەش هاکتمە خوا سوپاس بۆ تۆ ئێستا کوڕەکەم کەوتۆتە سەرجێی من 4 مانگە نەمزانیەوە ماڵم هەیە 4 مانگە بە دڵی خۆمان خواردنمان نەخواردووە ئێوارێ بە ڕۆژوو بم هاتوومەوە ماڵێ مەلا بانگی داوە ئەمە کتێتی دایە تۆ بە ڕۆژی بەس خەمی کوڕەکەت بێ بەس خەمی کوڕەکەت بێ کتمە خەمی کوڕەکەم نیە بەس ئەو لە لاق بپەڕکاکە ئێوە قاچی خۆتان هەیە لەخوا بەزیاد بێ بەس من سپینی ئەو نقستان و ئەو نقستان و ئەم نقستان چاویکەم من ئەم هەم نقستانم پێ بەخێو ناکرێت سوێن بەلای لای دەڵا بەس ئەوم ساخە ئێستاوم چاویشی هەر نییە دەرەجێ ئەمە دەمێکە لە 18 ساڵی دەبێت چاوی ئەوەی بۆ بکرێ لێزەری لێدرێ ناوەڵا دەرەجێ چاوی واز بە یەک چاوەکەی شکر بووم ئەم بارە قورسەشم کەوتە سەرشانی ئینجا من ئێستا داوا لە خێرخوازان دەکەم داوا لە هەموو برای بەڕێز و مسلمانان دەکەم بەو مانگە موبارەکەی دەرگای ڕەحمەت و هاوکاریم بۆ درێژکەن سوێن بەخوا هەت کەسێک 250 تەبع بۆ من تێدا بێ هەر پاداشتەکەی لای خوای گەورەیە بەس لای خوای گەورە بەس لەبەر من لەبەر ئەو دوانم قەیدێ ناکەم من زۆر 5 ساڵی کەم مابوو هەتا ئێستا کەس منی لەم 4 دیوارەی نەناسیوە من لەبەروەی من پێم ئەوە بۆ نەچم لە کەسەوە کاخەلی چەند ساڵە ڕۆژێ دەگوت چۆن تۆ ماڵت لێرەیە ئەمن لە ژووری خۆم دادانیشتم نانم کردو ئێستا کە خەڵک نازان منداڵم هەیە منداڵم نیە لەبەروەی منداڵەکانم هەر لەم سجنەدان دەڵێن دا کەنجێ دەبێت لەم سجنە ڕزگارمان کە من داوا لە خێرخوازان دەکەم هەت کەسێک خانوویەک شتێک بۆ من بکە بەخوا ئاڵقەی کابەی ئەوە ڕادەشێنێ سوێن بەخوا کلیلی بەعشتێ وەردەگرێ
حاڵم زۆر ناخۆشە بەخوای ئێستا من کاتە هاوڕەکان دەبینم لە دەرەوە منیش زۆر پێم خۆشە بچم بڵێم بەس ئەگە قاچەکەم نەبێ بڵێم چی هەم بۆ خۆم لە مەکتەب وام لێ هاتووە ئەم زۆر باش بڵێم بەس وردەوە دەچکە کەس هاوکاری نەکردومە ئێستا گەیشت بۆم حاڵە هێستاکانە من چەند هاوڕەکان بانگ دەکەم دڵم ناتوان بێمە دەرەوە بەخوا حاڵم زۆر ناخۆشە هەموو ڕۆژێک دێچم بۆ لاسەبێ سوودێکیشی واشی نییە زەمە وەک خۆم هیچ سوود بە هیچ نەگەیان نەکەس دەستی هاوکاری بۆ درێژ کردو من ناتوانم بچم لەگە هاوڕەکان یاری بکەم هیچ بێناکە بەس ئێرە جێگامە یعنی نەدەتوانم بچم بۆ دەرەوە نەدەتوانم لەم خانوودا بەخوا دڵم زۆر تەنگە خەرکە تووشی نەخۆش دێنیش دەبوو ئەوەندە شوێنم ناخۆشە دایکم هەموو ڕۆژە بە دوومێ وەڵا بۆ دایکشتم زۆر ناخۆشە هەموو ڕۆژێک ئەمە پارەی سەرف دەکەین بێ نەدایکم دەتوانم پارە پیداکە نەباکوشم بە خۆتان دەزانم معاش ئاوای لێ هاتەوە بە 3 مانگ 4 مانگ جارە دێ ئەدە دایکشتم زۆر زووی لاکە ببنەوە نازانم بە فرەی شێکەوێت باری مادی ئێمەیە کە مادوو مەحنەوی ئێمەیە کە دەیبینین ئەمە خانووەکەمانە کە براکەشم ئێستا هاتوۆتە سەری و قاچەکانی ئیش ناکە بە تەواوەتی ناتوانێت مرۆڤێکی ئاسایی بڕوە وڵی خانووەکەمان زۆر خراپە دڵۆپی لێ دێت ئیتری لە ژوورەکانەوە تەرشحی دەکات ناتوانین بە لە هەندێک ژوور بخەوێ بۆ ئەو ژووری دواوە کە بە ئاسانی ناتوانێت کەسێک تێدا بخەوێ چکە لەستادا دڵۆپی دەکات تەنها هاوینان ئەگەر تێدا بخەوی دەبێت هەمومان لێرە بخەوین و ئیتر جێگا کەشمان بچووکە لە دوو ژوورمان هەیە و حیوانەکەمان تەنیا شوێنێکی باریکە دا لە خێرخوازان دەکەم یارمەتی براکەم و یارمەتیمان بدەن تاوەکو خانوویەکمان بۆ خۆمان هەبێت و سەربەرز بین ئێستاکەم خانووی خۆمان نییە و لەوانەیە کاتێک بێت دەرکرین بەدەستیە فۆتاوین بەدەستیە فۆتاوین بەزم ئان لەبێ هەموو ڕۆژێ دەبێت بین بۆ لەلە سەعاتێک دەبێت لێبێ یا بەڕانێ یا بە سلێمانی یا بەڕانێ بە سلێمانێ ئەخ من لەبەر ئەوەی ناسم ئەوی لەبێ کە نەخۆش و لەفەرگە نەخۆش تەبیعەتی وەبزەم دەکردێت داواکارمە یارمەتێکی گەر یارمەتیمان دەد چکە لە قاچ کەوتووە کاکە وەڵڵا عوسمانی عیلاجی دەرونی هەیە دکتۆر ئیشاعی بۆ داناوە ئەوش عیلاجی هەیە کە عیلاجەکەی نەخوا هەر زۆر عەسەبی و بێهەها زۆر تووڕێ و لێمان لە ماڵێدا باوەڕکە جاری وایە من بۆ خۆم دەسمە دەرێ دەسمە ئەو دەرێ هەتا دڵم چاک دەبێتەوە ئەمی چاک دەبێتەوە دەبێتمان بڕۆینە دەرێ بەخوا ئەمەی گرتۆ بە ئەوەیدا داواگە گرتی تاوە دەبێت زۆر بە تەعامل بی بڕۆ لە جیرانەکانم پرسا 1000 جار دەڵێن تۆ حەو گورچی لەتایە لەگەڵ ئەمی ئیدارە دەکەین لەبەرەوەی نەخۆشی دەرونی لەگەڵە حاپەکەی نەخوا حاڵی زۆر خراپە بیخوا باشترە ئێستاوە ئیشاعی بۆ دانراوە لەگەڵم نایە ئەوەندەی لەگەڵ دەکەم دەڵێن نەهاتوو بوو نایە ئیشاعی مێشکی بۆ دانراوە تەنووری ئارە وەڵڵا ئەنجا بەخوا ژیانم نییە هەتا بڵێ ژیانم ناخۆشە بەدەست ئەمەوە من بەو ژیانەی شکر بووم کە لەم دوو هۆدەیدا بووم یعنی هەموو دەمێ سوپاسی خوای گەورەم دەکرد بەس باری ئەنەسی یعنی هیچی تێدا نێشتمەوە ئەوە خەسالەکەی دەیبینی بە زەکاتی ڕەمەزانە 2 ساڵانیشم قیزداوە ئەگە مەعاشەکەم لەدمی گرتونەوە مانجی 500,000 بە ئەگە 200,000م دراوەتە دەستێ لەبەرەوەی نانی کرێم دەکرد پێڕا نەدەگەیشتم من جلی بشۆ من ئەوەی بکەم ئەو دەستەشم دەماری گیرەوە بەخوا تا ئێستا عەمەلیاتم نەکردووە ئەو غەسالەم کڕیوە ئەگە 5-6 ساڵ لەمە کاتی ئەم دۆلارە بەرز نەبووتەوە دەمێکە ئەگە برایشی مسلمانی وەک تۆ زەکاتی دام و یەکتمە قەی ناکە کچم کەوانتەرەکەمان نایە با غەسالەکەمان پێویسترە ئەوە حاڵی من بۆ لەبەرەوەی عوسمانیەک حیشی پێ ناکرێت لە شارەوانی زیاتر لەوەتی 16 ساڵە ژنی ئەو پیاوەم 5,000 بۆ من پەیدا نەکردووە نابەخوا لە معاشی شارەوانی زیاتر 16 ساڵە ژنی ئەو پیا ئەو لەمێ دانیشتە من عیشم کردووە وەڵڵی کاکەنجانانەکە من بۆ کۆمپانیای ناکەم بۆ برایکی وەک ماڵی کا خەلیلی بۆ ماڵش کە بۆ یشکە دەم کرد هەر بڵێن ئەوە 6 مەحمیلم هەبوو ڕۆژی بە 15,000 پەنجانانم دەکرد ئەمە ژیانی من بۆنی وەی بۆ ئارد و غازی و ڕۆژی ئەگە 7,000 5,000 پێ ببڕایە دەمگو دەیدەم بە منداڵەکان نەبەخوا ئەگە ئەو نانە نەبایە من هەرێکجاری تێدا چوو ئێستا بەخوا نانی خۆشم خوشکەکەم بۆم دەکە
لە حاجە هەموو جارێ ئەو بۆم دەکەنەوە وەڵا لەوەتی ئەنەس من پێڕان ناگەم نانەکەی بکەم ئێستا من داوا لە خێرخوازان دەکەم لەو مانگە ڕەمەزانەی فریام کەون دەنات کوڕەکەم هەتا لەسەر جێی دەبێ داوا لە خێرخوازان دەکەم فریام کەون دەستی هاوکاریم بۆ درێژکەن خێریان دەگاتێ زۆریان مەمنونم بەخوا ئاڵقەی کابەی ڕادەژێن بەخوا قەسری لە قەسری بعاش وەردەگرن هاوکاریم بن بەشقم جێ ئەخانوێک شتێکم بۆ بنیانێن وەڵڵی خێریان دەگاتێ بەو خوای خێرەکەی نەبراوەی لە حیاتێ ئەم خێرەی ماڵی من بۆ منی بکەن لە ژیانی داتەواو نابێ کۆتایی بەس لە بەعاش پاداشتەکەی وەردەگرنەوە زۆر داوا لە خێرخوازان دەکەمە ئەو کەسەی دەنجی منی پێدەگا خێری دەگاتێ فریام کەوێ خێری دەگاتێ هاوکارم بێ دەنجی من بە هەموو کوردستان بگە خێرتان دەگاتێ خێرخوازان وەرن ماڵەکەم ببینن ئەوی لە نێزیکەوە ماڵ و عاڵی من ببینی ئەنجام کاتە دەڵێ قەت نەگیریاوم برایەکم ئەوە بۆ یەک تەقە براما بووە بۆ خۆشم تاقانەم هەیە خێرتان دەگاتێ برا بە ڕێزەکانم خێرخوازەکان دەستی هاوکاریم بۆ درێژکەم بە قوربانتان بم لەو نەهامەتی ڕزگارم کەن زۆرتان خێر دەگاتێ بە قوربانتان زۆر مەمنونی بەخشینم دەستخۆشی لە بەخشینیش دەکەم فریام کەونی ئینشەڵڵا بە پشتیوانی خوای گەورە من داوا لە خوای گەورە دەکەم فریام کەوێ دڵی مسلمانان بۆ من نەرم بکە دڵیان نەرم بکە ئینشەڵڵا بە تەما خوای گەورە ڕوون لە خوایە ئینشەڵڵا